ئەڤە نەبیابانن ئەف حێشتر لێ دژین ئەڤە چیایە گوندێ باجلۆرێل دهۆک غازی خۆدا نێوان حێشترا و هشکە ساڵیەوە کریە کوبەرێوان ژی بیابانێ بداتە چیایان کوردستانێ داکو حێشترێن خۆ ji birsê û mirinê qurtal bikat. جينا من الجفاف وقلة الأمطار لەبەر وشکە ساڵی و کەمی باران هاتوونەتە هەرێمی کوردستان هەرچەندە لێژ وشکە ساڵیە زۆرینەی حوشتەکان لە بیابانی بەعاجەوە دێن و لە برسا دەمرن دەزانین حوشتر تەنها لە بیاباندا دەژی بەڵام ئێرەش باشە سوپاس بەخوا والله والحمد لله ئەف حێشتر فێری ژیانە چیای بووینە و خوددانیوانژی فێری زمانێ کوردی بووینە و وەکو خەڵکێ گوندی دژین حشتر بۆ چای لوێری ینی خۆش بیت و ئەس دژی لوێری ئەو چەند ساڵە سلوێری و گەلێک سپاس بۆ ئەف گوندی خەڵکی دۆک خەڵکی بەجلۆر دژی و ئەس شفێری کوردی دژی وەکو غازیە خوددانێوان حێشترات بێژێت بۆ وی گەلک سەیرە حێشترێن وی لە بیابانێت مرن و لە چیان کوردستانێ ژمرنێت ئێنا قورتالکردن و vêyekêjî keyf xweş bûye. Hiştir paporên biyabanê ne. Li ev hiştir li çiyayên Kurdistanê dijîn û fêrî jiyana çiyaya bûyne. Yên van xwedan jî dikin erebên dewrûberên Musilin ew jî fêrî jiyana vê deverê û zimanê Kurdî bûyne û gorgotina wan ev baştirîn belgeya ku Kurdistan warê pêk ve jiyanê ye. Şêwxedir Kursad News gundê Bacilorê